بڕی غازی عەمبارکراوی ئەوروپا دادی وڵاتانی کیشوەرەکە بۆ ڕوبەڕووبوونەوەی سەرما و زستانی سەخت نادات. بە پێی نوێترین ئامار زۆرینەی وڵاتانی ئەوروپا بەشی مانگێک غازی پێویستیان وەک ئامڕازی خۆگەرمکردنەوە نییە. کۆمپانیای AGSI کە تایبەتە بە بواری وزە ڕایگەاندووە زۆرینەی عەمبارەکانی وڵاتانی ئەوروپا پڕن لە غاز یاخود نزیکن لە پڕبوونەوە، بەڵام ئەو عەمبارانە بە بەراورد بە ڕێژەی دانیشتوانی ئەو وڵاتانەوە بڕی بەکارهێنرا و بەشی پێویست نین و وڵاتانی ئەوروپا تووشی قەیرانێکی سەخت لە زستانی ئەم ساڵدا دەبنەوە. کۆمپانیاکە وەڵامی ئەو گریمانانەشی دایەوە کە دەوترا ئەڵمانیا و فەڕەنسا بڕی پێویستی غازیان بۆ بەڕێکردنی ئەو زستانە هەیە. وتی ئەڵمانیا تەنیا بەشی 26% پێویستی ئەم ساڵ و فەڕەنساش تەنها بەشی 30% پێویستی غازی ئەم ساڵیان هەیە و ئەو وڵاتانەش تووشی قەیرانی نەبوونی غاز بوونەتەوە. بە پێی ئامارە بڵاوکراوەکان وڵاتێکی وەکو بەریتانیا تەنیا بەشی هەفتەیەک بڕی غازی لە عەمبارەکانیدا هەیە و زۆرینەی وڵاتانی دیکەی ئەوروپاش حاڵیان لە بەریتانیا باشتر نییە. کۆمپانیای AGSI بڵاوی کردوێتەوە وڵاتانی بەلجیکا و پرتوگال عەمبارەکانیان پڕە لە غاز، بەڵام بەشی تەنها 6% پێویستیان دەکات. ئەوەش پەیوەستە بە ژماری دانیشتوان و بڕی ئەو غازەی کە بۆ خۆگەرمکردنەوە بەکاردێت. هەروەها دانیمارک و فەڕەنسا تەنها بەشی کەمتر لە نیوەی ئەم زستانە غازی پێویستیان هەیە و سویدیش خراپترین دۆخی هەیە لە کاتێکدا 90% عەمبارەکانی پڕە لە غاز. بەڵام بەهۆیەوەی ئەو وڵاتە کەشێکی تەواو ساردی هەیە و دانیشتوانی ئەو وڵاتە بڕێکی زۆرتر غازیان بۆ خۆگەرمکردنەوە پێویستە بەشی پێویستیان ناکات. بەهۆی لێکەوتەکانی جەنگی ئۆکرانیا و ڕاگررتنی هەناردەی غازی رووسیا بۆ وڵاتانی ئەوروپا ئەو وڵاتانە تووشی قەیرانی نەبوونی غاز بوونەتەوە. نرخی غازیش 4 هێندە بەرز بووەوە. لە ئێستادا و لەگەڵ هاتنی وەرزی زستاندا ئەو وڵاتانە تووشی قەیرانێکی جدی غاز بوونەتەوە و بەشێک لە وڵاتانەش نایشارنەوە کە لە ئاست ئەو قەیرانەدا دەستەوەستانن. سەرۆکی هەنگاریا کە وڵاتەکەی تەنها 80% عەمبارەکانی پڕە لە غاز و ئەو بڕەش تەنها 5% پێویستی ئەم ساڵی بۆ پڕ دەکاتەوە ڕایگەیاندووە وڵاتانی ئەوروپا بەهۆی سەپاندنی سزاوە بەسەر رووسیا تووشی ئەو دۆخە بوونەتەوە بەبێ ئەوەی جێگرەوەیەک بۆ غازی رووسیا بدۆزنەوە.